هەوڵەکان بۆ جێبەجێکردنی لامەرکەزی کارگێڕی و دارایی لە هەرێمی کوردستان بەردەوامە، بەڵام پێویستە لایەنە پێکهێنەرەکانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم بگەنە ڕێکەوتن بۆ جێبەجێکردنی بڕگەی لامەرکەزی لە ڕێکەوتنی پێکهێنانی کابینەکە. لە ماوەی ڕابردوودا پرۆژەی لامەرکەزی کارگێڕی و دارایی لە هەرێمی کوردستان گوڕوتینێکی زیاتری بەخۆیەوە بینی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکی تایبەتی بۆ ئەو مەبەستە پێکهێنا. مەرکەزی و لامەرکەزی وەک دوو شێوازی ئیدارەدان تایبەتمەندی و لایەنی باش و خراپی خۆیان هەیە. بۆ ئەم خۆناغەی هەرێمی کوردستان ئیدارەدانی لامەرکەزی بە باشتر و گونجاوتر دەزانرێت. هۆکار و پاڵنەرەکانی هەوڵدان بۆ جێبەجێکردنی لامەرکەزی کارگێڕی و دارایی لە هەرێمی کوردستان چین. دیارە لە عێراقی تازەوە لە دەستوری هەمیشەیی عێراقدا کە لە ساڵی 2005 پەسەند کراوە لەیان گەلانی عێراقەوە لە مادەی 1 و لە مادەی 116 و لە مادەی 117 تەکیدی لەسەر نظامی ئیتیحادی فیدراڵی و محافەزاتی لامەرکەزی محەلی کردوێتەوە. پێویستە ئەم لامەرکەزیەتە ڕنگدانەوەی هەبێت لە با بڵێن لە ئەقالیم و لە هەرێمەکان و لە پارێزگاکانە و لە هەموو ناوچەکانە. بۆیە ئێمە شۆک و هەرێمی کوردستان دەبێت بنەماکانی دەستور جێبەجێکن کە خۆمان دەنگمان پێداوە پێویستمان پێیەتی و تێش بگەین لەوەی کە مەرکەزیەت چییە و لامەرکەزات چییە. مەرکەزیت بریتە لە ناوەندەتی کە بینیمان لە ڕابردوو ڕژێمەکان یەک لە دوایەکانی عێراق لە پایتەختەوە بڕیاریان لەسەر چارەنووسی هەموو پارێزگاکان و ناوچەکانی عێراق و کوردستان دەداوە چم ئەسات و کارەساتێکیان بۆ سەر خەڵکێناوە بێبەشە بوون لە خزمەتگوزارەکان و بێنە بۆ هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە تا ئێستا گەشتینە ئەوەی کە هەموو خەڵکی کوردستان بەگشتی و پارێزگای سێمانی بە تایبەتی گەیشتنەوەی کە مەرکەزیەت ناوەندێتی هەولێر بۆ دهۆک و سێمانی و خۆشی ئەو با بڵێن فریاد ڕەسەنیە کە بتوانێت هەموو هیواکانی خەڵکی کوردستان بەجێبێنێت لە ڕووی ئیداری و مالیەوە. بۆیە ئەنجومەنی پارێزگای سێمانی لە داواکاریی خۆیدا داوای ئەوەی کردکەوە لە مەرکەزیەتی ئیداری مالی بۆ هەموو پارێزگاکانی کوردستان با بڵێن پەسەند بکرێەوە. یاسای ژمارە 3 ساڵی 2009 کە هەرێمی کوردستانە ئەوەی سەلماندووە کە دەبێت با بڵێن لامەرکەزی ئیداری و مالی پەسەند بکرێەوە. هەروەها لە بەرنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیشا ئەوە پەسەند کراوە کە لامەرکەزیەتی ئیداری و مالی با بڵێن جێبەجێ بکرێت لە ڕووی ئەوەی کە با بڵێن لا مرکزیت و مرکزیت که همون دستاتگان له هولیر کود بیت و لپایتخت و اوانی که لوی حکمکان تینا گل معانات و آزارکانی پارێزگەکان و ناوچە دوورە دەستەکان و نعدالەتی نادات پەروەری نایەکسانی لە دابەشکردنی داهات و با بڵێن خزمەتگوزاریەکانە دەبێ و هەر ناوچەیەکی کوردستان لە زاخۆ بگرین تا خانەخین سروشتێک و تایبەتمەندی خۆی هەیە و پێویستی بە جۆرێک لە خزمەتگوزاریە بۆی ناکرێت لە پایتەختەوە کەسێک دانیشێت بڕیار لە چارەنووسیان بدات. هەموو مەبادی دیموکراسیەکان هەموو نیزامەکانی فیدراڵەکانی جیهان و ئەوانی کە باوەڕێن بە لامەرکەزیە هاتوون دەسەڵاتەکانیان دابەش کردو لە پایتەختەوە بۆ پارێزگاکان و قەزا و ناحیەکان بۆ بتوانن ئەو هاوڵاتانی کە لەو بقع جغرافیانیشتە جێبوون پێداویستەکانی خۆیان بخەنە ڕوو لەسەر ئەساسی ئەو پێداویستانە پرۆژیان بۆ بکرێت. ئەمە وا دەکات کە هەم دادپەروەری جێبەجێبێ هەم هاوسەنگی لە نێوان پایتەخت و پارێزگاکانە جێبەجێبێ هەم کات کە زۆر گرنگە لە مێژووی مرۆڤایەتیە بۆ ئەوەی کە بۆ پێشکەوتن کاتێکی زۆر دەگەڕێتەوە و هەروەها کولفە تێچوون لە ناوەندەوە بۆ پارێزگاکان و هاتوچۆ و خەرجێکی زۆر ئەمەش وا دەکات ئەو کولفە دەگەڕێتەوە بۆ با بڵێن بۆ ناوچەکان و هاوڵاتیانی ئەو ناوچە کە ببنە خاوەنی دامەرکەزی خۆشەویستی و ئینتیمای زیاتر و سربەخۆیەکی باوەڕێن دارایی زیاتریان دەسەکەوێەوە دەبێتە هاندان لە نێوان با بڵێن پارێزگاکان و تەنانەت ناوچەکانی ناو پارێزگایەکیش کە خزمەتگوزاری زیاتر بکرێەوە ئەو داهاتانی کە هەن هاوڵاتیەکان دەزانن کە باج و داهاتەکانی تر دەزانن بەکوێ دەچێەوە چۆن سەرفەکرێەوە بۆچی سەرفەکرێ. بەڵام ئەگەر بێت و لامەرکەزیت بەردەوام بێ داهاتەکان هەمووی دەڕاتەوە بە مەرکەز و بە نادادپەروەری دابەشەکرێ و کەس نازانێت بەکوێ دەچێەوە. هاوڵاتیەکانیش لە دووری ناوەندەوە هیچ ئینتیمایەکیان بۆ دەوڵەت و خاک و نیشتمان نابێ و با بڵێن لە جیاتی ئەوەی کە مەرکەزیت ببێتە هۆی کۆکردنەوەی خەڵکو و یەک و یەکگرتووی نیشتمان پارێزێت ئەبێتە هۆی دابەشبوون لە ناخەوە
و هاوڵاتیان ئینتیمایان نامێنێ بۆ نیشتوانە بەڵام لە مرکزیەکە وا دەکا کە هەر هاوڵاتیەک خۆشەویستی بۆ ناوچەکەی خۆی نیشتوانەکەی خۆی دەبێتەوە هانی دەدا پرۆژەی زیاتر بەرهەمی زیاتر هەم لە ڕووی با بڵێن دەسەڵات و حکوومەتەوە هەم لە ڕووی خەڵکەوە پێشکەوتنێک یا ململانەیەک منافسەیەک دروستە بێت لە ئاسی خزمەتگوزاری و پێشکەوتنە وا دەکات ئەو دەوڵەتە بە ئاسێکی با بڵێن ئاسۆیی هەمووی بەرەو پێشکەوتن دەڕوە بەڵام ئەگەر بێت و مرکزیت بێت تەنها لە ناوچەی لەناو پایتەختەوە زیاتر خەرجەکان ئەکرێ و خزمەتگوزاریەکان ئەکرێەوە ئەوانی تر بێبەشەکرێن لەباری ناوڕۆکەکەی و ئێمە ئەمانەیە هەر دەسەڵاتێکی کاریگەری و دارایی کە پێویستە و لە مرکزە دابش کرێ بەدەست بەسەر پارێزگا و بەسەر ئیدارە سەرۆخەکانەوە ئەم پارێزگای بۆ کاروباری ڕایکردنی کاروباری کاریگەری خۆی و دارایی خۆی نەگەڕێتەوە و ئەم داهاتی ناوخۆ کە کۆکرێتەوە لە پارێزگاکانە لەبری ئەوی تۆمار کرێ بەناوی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تۆمار کرێ بەناوی یەکە ئیدارەکەی خۆیەوە بۆ منە داهاتەکەی سلێمانی تۆمار کرێ بەناوی پارێزگای سلێمانی و لە ڕاستای ئێستا ئەم داهاتە تۆمار کرێ بەناوی وەزارەتی داراییەوە بۆیە پارێزگای سلێمانی نەخبن نە پارێزگاکەی نە ئەنجومەنەکەی نە ئیدارەکەی ناتوانێت دیناریش لێ خەرجکە چونکە تۆمارە بەناوی وەزارەتی داراییەوە ئەبێتە داهاتی وەزارەتی دارایی ئەو لێ خەرجەکە ئێمە ئەمانەی ئەمە دەستکاری بکەین تۆمار کرێ بەناوی پارێزگای سلێمانی و یا تۆمار کرێ بەناوی پارێزگای دووەکە یا پارێزگای هەڵەبجەوە بەم جۆرە پارێزگاکە لەژێر چاودێری هەموو ئەو دەستە ڕقابیانی کە لە پارێزگاکان لە چاودێری دارایی لە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگا دەستەی نێزاها ئەو داهاتە خەرجەکاتەوە بۆ پێویستیانی کە لەلایەن ئەنجومەن هەڵبژێراوەکانەوە ئەو لەوێت دیارێکە لە ڕاستیە ئەمە تقریبا پێکاتێکی خێرایە و هەندێک دەسەڵاتی تری کاریگەری هەیە ئەمە دارایەکی بۆی کە دەسەڵاتی کاریگەری هەیە لە ڕاستیە هەموو دەسەڵاتە کاریگەرانەی کە پێویستە ئێستا لە پارێزگایە لای پارێزگار نییە لای سەرۆکی وحدەتی ئیداری نییە بەسیتری شت کە هەڵکردنی بیرێکە یان دروست مۆڵەتی بەنزیخانەیەکە پێویستی بە مۆڵەتی بە ڕەزامەندی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ لە کفری بەنزیخانەیە دروستەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان حەقی چێ بەسەروانی لەکوێی سیستەمی چی سیستەمێکی ئیدارەیە ئەمە ناجح بۆ تا تۆ لێرە پێی ڕێکێت و معجبە پێی بێت بەداخەوە لەگەڵ دەست بەکاربوونی کابینی نوێ ئەم دەسەڵاتانە چڕتر چۆتەوە مرکز ئێمە چاوەڕێمانەکە پێچەواناکەی ڕووبە بەڵام بەداخەوە مرکزیت تونتر بووە لا مرکزیت نەماوە وەگوتم ئەمە تقریبا ناوەڕۆکێتی لە ڕووی کاریگەری و داراییەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکی تایبەتمەندی پێکهێناوە بۆ جێبەجێکردنی پرۆژەی لامەرکەزی کاریگەری و دارایی لە هەرێمی کوردستان کارەکانی ئەو لیژنەیە گەیشتۆتە کوێ و گرفت و ڕێگرەکانی بەردەمی چین بەڵێ لە ڕاستی ئەمە لە پێناوی دەستکاریکردنی ئەو سیستەمە مرکزی کە تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێڕەوە کراوە و لە دافعی هەموو ئەو گرفتانی کە لە سنووری پارێزگای سلێمانی کۆبووەوە لە کێشەی خزمەتگوزاری هاوڵاتیان و چارەسەرکردنەکەش لێرە لە شوێنێکەیە ئەمە دافعی سەرەکی پرۆژەکە بۆ لە ڕاستیە لە پێناوی ئەوەی دووبارە ئەم دەسەڵاتە دارایی و کارجارانە دابەشکرێتەوە لیژنەکەی ئێمە کارەکانی تاواکرۆ لە ڕاستیە لە دوای تاواکردنی کارەکان لە ڕاستیە پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەبوو چونکە معلومە کە کابینی نوێم کە دروست بووە لە ڕاستیە لە سێ لایەن دروست بووە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراسی کوردستان بزوتنەوەی گۆڕان و لە خۆشبەختانە لە پێکی وەرەقەی ئیمزاکرای پێکردنی کابینەکە یەکێک لە بڕگەکان لا مەرکەزی لە ڕاستیە ئەمە تا ڕادەیە کارەکەی بۆ ئێمە ئاسان کرد بوو بەڵام لە ڕاستیە گرفتەکە لیەوە دەست پێکا کە ڕێکەوتنی سیاسی نایەتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە تا ڕادەیەک تێگەیشتیان هەبوو لەسەر لا مەرکەزی بەڵام ئەوەی کە پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە تاوەکو ئێستا بەداخەوە نەچۆتە پێشەوە ینی بەسەراحەت بڵێم نەچۆتە پێشەوە و پێویست ئەمە لە جێی خواست و ئومێدی ئێمەیە و نە لە جێی چاوەڕوانی خەڵکیش لە ڕاستیە لەسەر لا مەرکەزی خەڵکێکی زۆرم پرسیارە لە ئێماکە لا مەرکەزی گەشتە چی و نەتیجەکەی چی بوو ئەوەی کە تا ئێستا وەڵامی لا ئێمە هەیە ئەوەیە کە ڕێکەوتنی سیاسی پێویستە لە نێوان یەکێتی و پارتی تا ئێستا ئەو ڕێکەوتنە نەکراوە داخەوە لە ڕاستیە دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیان بریتە لە هەموار یاسای سێ لە پەرلەمانی کوردستانەوە کرێ ڕێگەیەکیان بریتە لە کۆمەڵە یان دەرکردنی پەیڕەوێک ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانێکە ڕێگەی پەرلەمانی کوردستان ڕێگەیەکی دوور و درێژە کە ڕەنگە بە ئەم بخولی داهاتوو ئەم یاسای هەموارکرێتەوە زۆری پێچێ بەڵام ڕێگەکی تریان کە هەمان نەتیجەی لێکێتەوە بریتە لە دەرکردنی پەیڕەوێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە واتە ئەنجومەنی وەزیران پەیڕەوێک دەرەکا کە لە کۆمەڵە بەرگەمادەت پێکاتوو کارەکەی ئێمە جێبەجێیەکە هیچ ڕێگری و عەرقلەیەکی یاسایی نییە ئەوەی کە پێویستی تەنها ڕێکەوتنێکی سیاسیە
بەڵێ بۆ جۆرێک ئێمە داوامان کرد ڕاستی ئەوەی کە کاری ڕۆژانەی هاوڵاتیانە ئەوەی کە خزمەتی باشترکردن و کەمکردنی ڕۆتینەکە لەگەڵ ڕایکردنی کاروباری هاوڵاتیانە هەموو لە ئیدارەکان خۆی جێبەجێکرێت لە پارێزگای خۆی جێبەجێکرێت بەڵام ئەگەر کارەکە کارێکی استراتیژیە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کە ینی ئێمە داوای دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران ناکەین و کاتە کەس ڕۆڵی کەس نابینێت کەس جێگەی کەس ناکرێتەوە کەس دەسەڵاتی کەس کەم ناکاتەوە بابەتی فرۆشتنی نەوت و بابەتی سامانە سروشتی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کە لە ڕاستیە بەم جۆرە بەڵام ئەو بابەتی تر کە بابەتی کاری ڕۆژانی هاوڵاتیانە و بێگومان ئیدارە خۆجیەکان خۆیان پێ هەڵەستن. بۆچی پرسی لە مەرکەزی کارگێڕی و دارایی لە هەرێمی کوردستان تەنها لە سلێمانی و دەوروبەری بە پێویست دەزانرێت؟ ئەو کێشانی وای لە سلێمانی کردووە کار بۆ لە مەرکەزی بکات لە ناوچەکانی تری کوردستان هەن یان ڕەوشی ئەو ناوچانە جیاوازن. سێمانی بە خۆی سروشتێکی تایبەتی هەیە و بە درێژایی مێژوو پێشڕەوی با بڵێن هەموو گۆڕانکاری ڕووداوەکان بۆ لە کوردستانەوە ئەوە شتێکەکە تەنا قسەی من نییەوە ئێمە هەموو شارەکان وەی خۆمان دەزانین بەڵام هەر شارێک سروشت و تایبەتمەندی خۆیە دەنگی ناڕازی دەنگی نوێبوونەوە حرەکەی نوێبوونەوە هەمیشە لە شاری سێمانی و سەری هەڵدا بە درێژایی مێژوو بۆیە ئەو دەنگە ناڕازیە زووتر لێرەوە دەست پێەکە و بێتە خێریش بۆ ئەوانی تر بە دڵنیایەوە لەوێشەیە بەڵام کەم تا زۆر ئەگەر ببینین هەولێر بەردەوام پرۆژەی تیاکرێت خەڵکەی ئەم تازانە ڕۆشتون دەبینین پرۆژە بەردەوام بەڵام لە سێمانیا پرۆژ نبینین لە شار و شارۆچکانی ما هیچ نبینین بۆیە ئەمە ئەی ئەم سەرودستانمانە خۆ هەموو داهاتەکانی کوردستانە خۆنەوتی کوردستانە بۆچی لە هەولێر پرۆژە ئەکرێ بۆ لە سێمانی ناکرێت بۆ لە دووهۆک ناکرێت و ئەو ڕێنمایانە حتمان بەسەر عێراق جێبەجێکرێت بەسەر ئێشا جێبەجێکرێت بەڵام لە ڕووی ئەوەی کە ئەو نەسریانەی کە ئەنرێت وەکو من بیستمە لەوێ جیاوازی هەیە کە لەوێ زیاترە بۆ ئەوان بۆ ئێرە کەمترە بۆیە دەبێت ئەم نەعەدالەتیانە هەموو ڕێکرێتەوە لە مەسەلەی نەوتاکە من بۆ خۆم ماسەرم هەیە لە گرێبەسی نەوتیە لە 14 حەقلاکە بینیمە 2 حەقلیان لە سنی پارێزگای سێمانە ئەو 12 تریان لە سنی پارێزگای دووهۆک و هەولێرە یعنی بۆ ئەمە کە وەکو تەخمین کراوە لە ساڵ 65 نەوت و غازی هەرێمی کوردستان لە سنی پارێزگای سێمانە بۆ ئەم نەعەدالەتیە بۆ ئەم شێوازە بۆیە پێویستە با بڵێن ئەنجومەنی پارێزگای سێمانی دەسەڵات لە سێمانی و ئەو ئەحزابانی کە لە سێمانین هەم بۆ سێمانی هەم بۆ هەولێریش هەم بۆ دووەکیش دڵنیا یعنی تاکید بکەنەوە لەسەر پرۆژەی لامەرکەزی و پرۆژەی لامەرکەزی با بڵێن بە ئەو ئەرکێکی پیرۆزی نیشتمانی و نەتەوەی سیر بکەن بۆی کە هەموو هاوڵاتیانی کوردستان ئینتیبایان بۆ ئەم ئەزمونە هەبێ بۆ ئەم حکوومەتە هەبێ و ببێتە خاڵی بەهێزکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان نەک پێچەوانەکەی کە مەرکەزیەت و دیکتاتۆرەتی خۆسەپاندن و تاکڕەوی واوکە کە ڕۆژە ڕۆژان ئەم حکوومەتە و ئەزمونە بەرەو هەر ئەزبوات بۆیە داواکارم ئەنی لا مەرکەزیەتەکە ببێتە مەبدەئێ لای هەمووان بتێونەتوێن بابەتە بارگاویە بە دیوە سیاسەکەی ئێمە هەرچەند ئەمانەویست بە کراسە سیاسەکەی لەبەردانی لە ڕاستیە وەکو بابەتەکە خۆی نیشانی بین کە قەزدەکە چییە بەڵام بەداخەوە دیار لایانی بەرامبەر بۆ جۆرە لی تێناگەیان ناوێری تێبگە سنووری کارکردن و چالاکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بریتە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕین ئێمە لەم سنوورە ئەتوانین بەنای ئەم سنوورە نوێنەراتی بکەین لە ڕاستیە بەڵام پارێزگاکانی هەولێر و دووەک ئەوان پێویستە خۆیان نوێنەراتی خۆیان بکەن ئەنجومەنی خۆیان و پەرلەمانیانەیە ئێمە ویستمان سەردانی هەولێرکەین بەڵام استجابەکە و پێویست نەبوو بەڵام بێگومان سەردانی ئیدارەکانی گەرمیانمان کردو ئیداری ڕاپەڕینمان بینیوە سەردانی پارێزگای هەڵەبجەمان کردووە لە سلێمانی لەگەڵ پارێزگا دانیشتوین و لەگەڵ هەموو یەکە ئیدارە پەیوەنددارەکانی لە بەڕێوەبەرایەتی گشتی و لە قایمقام و ناحەکانیش کە پەیوەندیان بۆ هەیە تێگەشتوین کە لە ڕاستیە لەگەڵ هەر بەرپرسێکی ئیداری لەم پارێزگای قسەکەی یەک لیست معاناتی هەیە یەک لیست معاناتی هەیە بەدەست مەرکەزیەتەوە بەدەستەوەی کە ئیشی ناڕوا یعنی ئیشی زۆر ئاسان و سادە هەیە کە ڕەنگە بۆ مۆڵەتی کارگەیەکی غاز پێویست بکا کە خاوەنی مەسلحەتەکە 4 جار تا 5 جار بڕات و بێتەوە لە کاتێکە ژینگەکەی ئەم ینی ژینگەی کارکردنی ئەم لە بۆنمە لە ئیداری گەرمیانە یان لە پارێزگای هەڵەبجەیە پێویست بەوە ناکە یان بۆ نمونە تۆ شوێنەکە تێ مەزەری پەیداکردنی داهاتە ڕەنگە خاڵێکی سنووری هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ساڵێکە 27 میلیارد پاریداوە بە خەزانەی گشتی 27 میلیارد داهاتیە بۆ بەڵام تەنها 3 میلیاری ئەوێ بۆ ئەوی کە ئەو جادەی کە هەیەی چاکتری بکە کە ڕەنگە ئەگەر ئەو 3 میلیاری تا خەرجکە 27ەکە بە 45 لە ڕاستیە حکومەت ئەمانە ناکە ینی دافعی سەرەکی پانلەری سەرەکی ئێمەیە بەڵام بەداخەوە ئەم دیوە بەحتە ئیداریە مالیە کراسی سیاسی کراوە بەراوە زەرری گەور لە پرۆژەکەداوە بە پێچەوانەی کابینەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان
لەو کاتەی داواکاری پەیڕەوکردنی لامەرکەزی زیاتر و فراوانتر بووە، بەڵام کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم کاری زیاتری کردووە بۆ کەمکردنەوەی لامەرکەزی و دروستکردنی دەسەڵاتێکی مەرکەزی. ئێمە چاوەڕێی ڕێکەوتنی سیاسی نێوان ئیژدی و پارتیەکین لەگەڵ گۆڕانە لە ڕاستیە خۆی ئەسڵان دروستبوونی کابینەکە لەسەر ئەساسی لامەرکەزی بووە. ئەگەر ئەم لایەنانە بێدەنگ من لەوەی کە ئەم خاڵی ڕێکەوتنی کابینەکەیان دروستکردنی پێکردنی کابینەکە جێبەجێ نەکرێت لە ڕاستیەوە تاوانیشی گەورە بەرامبەر بەخۆیان و بە دەنگدەرەکانیشانەکەن بە خەڵکی هەرێمی کوردستانیشەکەن. لە ڕاستی ئەمە چاوەڕوانی ڕێکەوتنی سیاسی نێوان ئەو لایەنانین بووی کە ئەگەر کارەکە بێجگەل لە خزمەتی گشتی و جێرانەوەی دەسەڵات بۆ ئیدارەکان هیچ شتێکی دیکە نیە. بەدڵنیایەوە هەموو لایەنەکانی پێویستە لەبەرەوەی پەرلەمانی کوردستان کە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان دەبێت بێتە سەرخەت و ئەحزابەکان هەمویان پشتیوانی ئەو بابەتەکەن و ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان یەکێتی و گۆڕان و پارتیا کراوە دروستکردنی حکوومەت دەبێت ئەو ڕێکەوتانە جێبەجێ نەکرێت کە ئیتیفاقێک لایەک جێبەجێ نەکرد بۆ خۆی ئەو ئیتیفاقە بە هەڵەشاوە حساب بکرێت ناکرێت لاکەیتر هەر دەستی پێ بگرێت و جێبەجێش نەکرێت بۆیە چونکە ئەمە لە زەرەری خەڵکی سێمانیە لە زەرەری خەڵکی دهۆکە و خەڵک دەنگی بە یەکێتی داوە پارتی داوە بە گۆڕاندا بۆ لایەنان داوە کە لە ناو حکوومەتە بەشداریان کردووە. پێویستە ئەو لایەنانە ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێکەن لە ئاسی ئەوە بن کە ئەو 4 ساڵەی کە متمانە پێدراوە و چونەتە پەرلەمان و حکوومەت تشکیلووە دەبێت هەموو ڕێکارە یاسایی سیاسی دەستوری با بڵێن ئەمانە بگنە بەر لە ڕێگەی وتوێژ و دانوستانە و لە ڕێگەی پەرلەمان و ئەگەر نەکرا ئەو کاتە دەبێت ینی چارنووسی حکوومەت یەکلای بکرێت چون ناکرێت ینی بە ئەم دۆخە بەم شێوە بڕوات و هەرێمی کوردستان بەرەو شکست بڕوات. دوای کۆڕۆنا ڤایرۆس هەمومان دەزانین هەموو جیهان بە گشتی هەرێمی کوردستان و عێراق بەتایبەتی ڕوبەڕووی دۆخێکی سەختی ئابووری و دارایی بۆتەوە چونکە پشتمان بە تاکسەچاوی نەوت بەسەوە نەوتیش لە هەرێمی کوردستان و عێراق بۆتە کارتێکی سوتا و چیتر ناتوانێت بودجەی وڵات دابینکە و ناتوانێت پێداویستەکانی پرۆژەکان ئەوە هەر هەمووی با بڵێن لە کار کەوتن و ئەوایشی کۆنەکانیش نیوەی هەڵوەشانەوە و ناتەنانە ناتوانێت ئیدارەی دائیرەکانیش بکرێت فەرمانگەکانی دەوڵەت بکرێت و موچەی هاوڵاتیان 5 مانگ نەدراوە بۆیە ناکرێت ئەم دۆخە بەردەوام بێت. ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت حکوومەت هەرێمی کوردستان بەرەو شکست و هەڵوەشان دەڕوات چونکە ئیتر خەڵ لە تااقەت و توانایان نامێنێت بۆیە ئەم حیزبانە بەتایبەتی کە لە پارێزگای سێمانیە دنگیان پێدراونی ڕاستەقینەی خەڵکن و ئەنجومەنی پارێزگا داوای لامەرکەزیت دەکات دەبێت هەموو ڕێگاکانی تر بگرنە بەرەوە پشتیوانی ئەنجومەنی پارێزگای سێمانی بن لە حکوومەت لە پەرلەمان لە با بڵێن لە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی کە ئەم پرۆژە زوو جێبەجێکرێت و هەموو خەڵکی کوردستان مستەفید بێت. هۆکار و پاڵنەرە بنچینەیەکانی داواکردنی لامەرکەزی لە هەرێمی کوردستان چین. ئایا داواکردنی کارێکی لەو جۆرە تەنها خواستێکی سیاسیە یاخود لە بنەڕەتدا کێشەی گەورە لە ئیدارەدانی هەرێمی کوردستان هەیە و پێویستی بە چارەسەرە؟ ڕاستێکی نیشتمانی کوردستان بزودنەوەی گۆڕان داوای ئەم لامەرکەزیان کردو بەڵام ئەمە هەم دەسوود پشتیوانیەکە هەم یاسای ژمارە 2009 پشتیوانی دەکاوە هەم پێداویستی خەڵ وای کردو. من بە حکمی ئەوەی کە خۆم سەرۆکی شارەوانی دەربەندی خان بووم و 5 ساڵیشە لە متابعە و تەفتیشی هەموو شارەوانەکانی سنی بەڕێبەرایەتی گشتیم شار و شارۆچکان هەموو گەڕام و 1 ساڵیش بەڵێن سەرۆکی ئەنجومەنی کاراکردنی کۆمەڵگەی مەدەنی بووم لە دەربەندی خان کە منەظەمەی فۆکای ئەمریکی و بانقی دەولی با بڵێن دامیان دەکرد لەگەڵ وەزارەتی پلاندانانی حکوومەت هەرێمی کوردستانە ینی لە وردەکاری تێگەیشتومە چوومەتە ناو معاناتەکانەوە. بۆ نمونە ئێمە گەر باسی وەبەرهێنان بکەین لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2006 تا 2016 767 پرۆژە کراوە لە هەرێمی کوردستانە. ئەم 767 پرۆژە 214 لە سێمانیا کراوە کە نیوەی خاکی باڵێن هەرێمی کوردستانە 339 لە هەولێرا کراوە ئەوەی 214 لە دهۆکە لەوێ نەعەدالەتێک لە ڕووی پرۆژەوە لە بەرامبەر هەرێمی بەڵێن پارێزگای سێمانی کراوە لە ڕووی ئەو پارەی کە سرف کراوە 46 ملیار دۆلارە بەداخەوە 14 ملیاری لە سنووری سێمانیا خرج کراوە ئەوە لایتری لە دهۆک و هەولێرا باڵێن خرج کراوە پرۆژەی پێکراوە. ئەم 667 پرۆژە 30 پرۆژەی کشت و کاڵیتیایە کە پێی بە ئاسایشی نەتەوەیمانە پارێزێت ئەو زۆرینەی سەکەن و با بڵێن گەشت و گوزار و پرۆژەکانی ترە. بۆیە ئەگەر بێت و لامەرکەزیت هەبێت ئێمە دەزانین چیمان پێویستەوە ئەو پرۆژانەی کە وەبەرهێنەکان تەقدیمی ئەەکەن دەزانین چیمان پێویستەوە چیان پێ دەڵێن و کام پرۆژە جەدوا هەیە و لە خزمەتی خەڵکی ئەو ناوچایە ئەوە جێبەجێ ئەەکەین. ئەمە وەکو وەبەرهێنان وەکو پرۆژە ئیداریەکان
لە ڕاستیدا ئێستا هەموو بەڕێوەبەراتی گشتی شارەوانی سلێمانی 44 میلیۆن دیناری دەدرێت کە 40 شارەوانی و خۆشی لەسەرە شارەوانیەک بە 500,000 دینار دەچێ بەڕێوە ئەمە نەعەدالەتی نییە ئەو هەموو داهاتەی کە دێتە ناو کوردستانەوە لە گومرگەکان و لە نەوت و لە هین شارێکی وەکو با بڵێن پێنجوێن یا دەربەنیخان یا سەی سادق یا شارە زوور یا دەربەنیخان مانگی بە ملیۆن دینار شارەوانێک چی دەتوانێت کە ئەمە نەعەدالەتی نییە ئەمە بگرێ بۆ هەموو دایرەکانیش با بڵێن پەخشی کەرەوە ئەمە جۆرێکە لە نەعەدالەتی ئەگەر بێت و پرۆژەی لا مەرکەزی سەر بگرێت داهاتەکان دێنەوە ناو پارێزگای سلێمانی و بە پێی پێویستی شار و ناوچەکان و پێی ئەو ناوچە خۆی کە داهات کۆکاتەوە خزمەتی زیاتر کرد من تا ئەو کاتەی 2015 شارەوانی دەربەنیخان بەجێشت ملیارێک و 500 میلیۆن دینارمان لە بەنقی دەربەنیخان لە ڕقم حسابیەکە بوو نەمانتوانین دینارێکی لێ سەرف بکەین هەمێ گەڕا بۆ وەزاری دارایی قەزاشێ دینارێک بەڵێن داهاتی نییە لە ڕووی شارەوانی و ئەمە جۆرێکە نەعەدالەتی ئەگەر لا مەرکەزیەت هەبێت ئەو کاتێ دەتوانین ئێمە بە پێی هاندانی شارەوانێکە و شارۆچەکە و هەموو لایەنەکان ئەو داهاتی کە هەیەی دەتوانێت خزمەتگوزاریکەوە هاوڵاتەکانش باجەکانیان زووتر دەدەن و خزمەتگوزاریەکانی خۆیان دەزانن چییە و بۆچی سەرفەکرێ بۆیە لا مەرکەزیەکە بۆتە ضرورەتێک بۆ ئەمڕۆی کوردستان لاکی ترەوە لە نێوان هەولێر و سێمانی یا دوهۆک و سێمانیا کەسێک لە هەولێر دانیشتۆ لە معاناتی خەڵکی سێمانی و دوهۆک نازانێت بۆنمە کۆمەڵی ئێستا بەڕێبەراتەکەی دەناڵن بەدەست کۆمەڵێک ڕێنمایی کە بە کەڵکی ئەمڕۆی کوردستانە ئەوەی کە ئێستا هەیە کۆمەڵی مساتەحەیە لە سنووری شارەوانەکانی ئێمە کە کەسێک لە هەولێر و دانیشتۆ لە وەزارەتەوە بە پێی یاسایی 32 ساڵی 86 یا هەر پرۆژەیەک کە بە پێی زروفی اقتصادی کاتێک کە اقتصاد بەرزە بێتەوە گەشەکردنی ئابوورێ بێت تۆ مڵکەکانت خەمڵانی نوێی بۆ ئەەکەیت و کرێکەی بەرزەکەیتەوە کاتێک کە اقتصاددا ئەبەزێت تۆ مڵکەکان کرێکە مەگەیتەوە دەڵێت ئەوەی لە دوای 2014 هەر پرۆژێک کراوە دەبێت 3 ساڵ جارێک خەمڵانی بۆ کەیت و با بڵێن کرێکەشی بۆ زیادکەی ئەو پرۆژانە هەموو خەڵک هاوڵاتی ئەم وڵاتە ئێمن کەسێکن بەرهێنانی کردووە پرۆژێکی دروست کردو خزمەتی خۆی خەڵکی پێکات دەبێت سەر ڕێەوەی کە داهاتی نییە پرۆژەکەی بەرەو فەشەلەچێت دەبێت کرێکی زیاتریش بدات ئەگەر ئەمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێت ئێمە دەتوانین زوو بگەینە ئەنجومەن و تێشیان بگەین و بیان وەسەر پرۆژەکە بەڵام کەسێک لە هەولێر هاتووە نووسراوەکەی داوا ئەەکەیت تاکی دەکات دەڵێ واوکەرە ئەبێ بەو شێوە بێت بۆیە ئەمە نەعەدالەتیەک ناداتپەروەریەک یا چەندین کتاب و نووسرا و داواکاری پرۆژە کراوە لەوێ ون دەکرێت دەشارێتەوە جێبەجێ ناکرێت لەبەر ئەوەی پێی وایە ئەمە دەبێتە دەستکەوتێک بۆ لایەنێکی سیاسی بۆیە لا مەرکەزێتێکە وای کردووە کە یعنی گەیشتونێتی ئەم دەرەنجامەی کە لاوازی ئینتیمانە نەبوونی گەشەکردن نەبوونی استقلالەتی دارایی و ونبوونی داهاتەکان کەس نازانێت بەکوێ دەچێت وای کردووە کە خەڵک ئینتیمای بۆ نیشتماونەتەوە نەما بۆ ئەم حکومەتە نەماوە وردەورە ینی لە شکستەوە نزیک ئێستا سیر کە تۆ بلوارەکەی سلێمانی یان پارکی مەلێ محمود و سەوزایی کە هەیە 100 میلیۆن دیناری تا خەرجکراوە تا سەوز بوو بەڵام بۆی ئەمڕۆ تیناتە زۆرەوە ئەو زرد بوو لە هەوایی لە هەینانە زەر دەبێ ینی دوای چەند مانگێک ئەگەر بەتانکەر ئایی بۆ برێ بە سوال و سەداقە بەڕێوەجێ حکومەتداری چۆن بە سوال و سەداقە بەڕێوە چێ لە ڕاستیە لە کاتێکە پێویست بوو ئەم کابینەیە بی لۆ بگرێتەوە کە هەڵەکانی پێش خۆی دووبارە نەکەرێتەوە ئەمە دامی فەسادەکە ئەم مەرکزێتە فەساد زیاگەر ڕاستیە تاکە ئیجابێتی ئەوەیە کە بۆ نمونە تۆ سەیرەکەی کە تەندروستی سلێمانی پێویستی بۆ بەڕانگاربوونی کۆرۆنا پێویستی بە بڕێکپارێ تەندروستی هەڵەبجە بە هەماشەوە لە کاتێککە ئەم خۆی داهاتی خۆیەتی کویە کاتەوە بەڵام ئەبینی ئەڵێ سەرۆکی حکومەت بڕی 500 میلیۆن دینار یا 2 میلیارد دیناری خەرج کرد بۆ تەندروستی سلێمانی واتە وەکو منەت و شاباش پێدەداتەوە لە کاتێکا تۆ حەقی خۆتە دوێرە ڕاستیە پێویست بۆ ناکە بابەتەکە لی ئەم مەرکەزەتە ڕاستیە خزمەتکردنی ئەجەندایەکی سیاسی دیاریکراوە تاکە کەسێکی دیاریکراوە و لە زەربەی گەورەیە لە زەربەی گەورە ئەدا لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەوە لەوەتی ئەم کابینێ دەست بەکار بۆ مەرکەزیەت لە ڕاستیە زۆر زیاتر بووە پێشتر شارەوانیەکان بۆ نمونە شارەوانی سلێمانی ئیتوانین لە 170 داهاتی خۆی خرجکە لە 170 ڕقم و بەڵام ئێستا بۆتە لە 3 واتە ئەو پارەی کە تۆ 5,000ەکەی بخۆڵ و خاشاگ و خەڵکیشی کە لەش داهاتی شارەوانی کری هەیە و کۆیەکاتەوانە هەموو یەکێک سەر حسابی وەزارەتی دارایی 1 دیناریش ناتوانێت شارەوانی سلێمانی لی خەرجکەیان پارێزگای سلێمانی لەو داهاتی کە کۆیەکاتەوە یان لەو داهاتی لە باشماخ و پەرێزخان کۆگرێتەوە ئیدارەکانە بە هیچ جۆرە ناتوان لی خەرجکەن ڕاستی لەو کاتەی کارەکان بۆ جێبەجێکردنی لامەرکەزی لە هەرێمی کوردستان چڕ دەکرێنەوە بیرۆکەی بە هەرێمکردن سەر هەڵدەداتەوە هەندێک لایەن دەیانەوێت ئەو دوو بابەتە تێکەڵاو بکەن لە کاتێکدا دوو تەوەری تەواو جیاواز و هەندێک جاریش پێچەوانن
خۆی ئەمەی کە ئێمە کاری بۆکەین لە ڕاستیە پرۆژی بەهرێمکردنی سلێمانی نییە پرۆژی لامەرکەزی ئیداری و دارایی بۆ پارێزگاکانە واتە ئەو دەسەڵاتە کاریگەر و دارایی کە ئێمە داواکەین بۆ پارێزگای سلێمانی مەشروع بۆ پارێزگای دووەکیش بەڵام من ناتوانم لە بەرێتی دووەک داواکەم چونکە من ئەنجومەنی سلێمانی نێمە بۆ هەولێریش مەشروعە ئێمە داوای دەسەڵاتی کاریگەری و دارایی پێویستەکەین بۆ پارێزگاکان بەڵام خەڵکیشی کە لەبەری ئێمە تەفسیری بووە کاو ڕای خۆیەتی لە ڕاستیە ئەمەی ئێمە داوامان کرد و بەهرێمکردن نیە هەرچەنەوەی ئەو برادرانە کاری بۆکەن داوایەکان لە نەتیجی کەڵکەبوونی و معاناتەوە لە ڕاستیە ئەم معاناتە زۆرانە کەڵەکە ئەبێ حکومت لا مرکزی جێبەجێ ناکە مرکزیتەکە ئەمەش ڕەتفعل لە ڕاستیەکە دروست بووە ئێستا بەشێکی خەڵک کە ئەوانە خەڵکی نوخبەن لە ڕاستیە و ئەوەشی کە داوایەکان من حەزەکەم ڕێی خۆم پێ بڵم بابەتێکی دەستوریە مادەی 190 دەستوری عراق بابەتێکی دەستوریە کاتی خۆی خوا لێ خۆشبان بەڕێز مام جەلال و کاک نەوشیروان و کاک مەسعود خۆشی لە لێژێ نووسین و دەستورە بووە خۆیان بۆ مقتەنع بوون خەڵکی هەرێمی کوردستان لە زاخۆ تا بەسرا و عێراقی شەودەنگی داوا بوو دەستورە بۆ مادە دەستوریە ئەو مادەیەکی دەستوری لە ڕاستیە کە زاتوان ئینکاری لەو کاوە حەقە بەڵام ئەمەی کە ئێمە داواکەین ئەوە نییە بەهرێمکردنی سلێمانی نییە بەڵکە بریتە لە دەسەڵاتی کاریگەری و دارایی پێویست بۆ ئیدارەکان بەڵێ بە قەناعەتی من بەهرێمکردنی سلێمانی ئەو بۆ خۆی با بڵێن پرۆژەیەکی سیاسی ئیداری مالیە بەڵام لامەرکەزیەتەکە پرۆژەیەکی ئیداری مالیە و دەبێتە بەهرێمکردنەکە دەبێتە هەڵۆشانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە درێژایی مێژوو ئێمە شۆڕش و تێکۆشانمان بۆ کردووە کە هەرێمی کوردستان یا باشووری کوردستان چوارچێوەیەکی ڕێکخراوی تایبەتی هەبێت کە بە کەرکووک ناوچەدا بڕاوەکانیشەوە بەڵام ئەم بەهرێمکردنە بە قەناعەتی من زوڵمێکە یعنی بچێتە چوارچێوەی خیانەتەوە لە باشووری کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر لە 20,000 شەهیدی بۆ داوە فیداکاری زۆری بۆ کردەوە ژمارەیەکی زۆر سەرکردە و خەڵکی تێکۆشەری خۆی کردو بە قوربانی ئەوەی کە باشووری کوردستان بە مافی چارە خۆی بگات کە یەکێکە لە دژمەکانێکی نیشتمانی کوردستان بە هەرێمکردنەکە من بە خیانەتێ زانم و ناکرێت ئێمە دەست بۆەوەن بەڵام لا مەرکەزێتی ئیداری و مالیەکە کارێکی پیرۆزە و دەتوانێت یەکگرتووی خاکی پاشووری کوردستان پارێزێ و خۆشەویستی خەڵک بۆ نیشتمان و نەتەوە زیاتر بکە و دادپەروەری و هاوسەنگی ڕابگرێەوە پایەکانی دیموکراسیت زیاتر بکە و منافەسە لە نێوان هەولێر و دووهەک و سێمانیا زیاتر بێ هەر کەسێک داهات بۆ خۆی زیاد بکە و پرۆژەی زیاتر بکە و با بڵێن ئەم سێ پارێزگا دەبنە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەعکسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەوە بەهێزە بێت کە لامەرکەزی ئیداری بێت چونکە ئەم سێ پارێزگا لە ئەنجامی منافەسە یەکتر داهاتێکی زۆر کۆئەکەنەوە ئەم داهاتە بەشێکی دەگەڕێنەوە بۆ وەزارەتەکان و پەرلەمان و هێزی پێشمەرگەی کوردستان و ئاسایش و ئەوانە و ئەو کاتی حکوومەتی کوردستان دەستکراوەتر دەبێت و توانای دارایی زیاتر دەبێت بەڵام پێچەوانەکەی بێئیتیمایی و لاوازی و کەمتر تەرخەمی دروست دەبێت و کەس بیلەوە ناکاتەوە کە داهێنان بکەوە پرۆژەی ئابووری زیاترکە بۆی ئەم وڵاتە پێش بکرد